حاسة چۆن هەموو خەڵکا بینی؟ والله الحمد لله حەس بەو پەڕی خۆشیێکم سوال بۆ خوای تەعالا ئێتر لەوە خۆشترێ پیا بگاتە ناو کەس و کار و برا و خزم و خێر دۆست و خۆشەویستەکانی خۆی الحمد لله سوال بۆ خوا. چیت هەیە بۆیان؟ والله سوپاسیانەکەم دەستیان ماچەکەم چاویان ماچەکەم مەمنونیان خوا لە برایەتی و کەسایەتی تەمیان نەکەم. پلان و بەرنامەی مامۆستا سۆران بۆ داهاتوو چی دەبێت؟ جارێکەوە بزانین قەدەری خوای گەورە چیمان لێەکە خۆمان تەسلیم قەدەر کردو بزانین خوای تەعالا چیمان پێ فەرمێ. مامۆستا بۆ وتاردان بۆ مەبەستی وتاردان و بابەتانە چی پلان؟ ڕاگیراوە تا ڕشتم ڕاگیراوە هیچ شتێک لەو بارەیەوە هیچ هێشتا تازە سەرەتایە. دەتەوێت چی بەو خەڵکە بڵێ ماشەڵڵا خەڵکێکی زۆرە بینن زۆر کۆبووە خوا لێیان ڕازی بێ گەورە سەربەرزی دین و دنیا و دوا ڕۆژیان کە مەمنونیانم خوا لە برایەتی و کەسایەتی کەمیان نەکەوە مەمنونیان و چاویان ماچەوە. بەیان چی دەگەێنی بە خەڵکی کوردستان بۆ کەسانی کەوا گوێبیستی وتارەکانی تۆ دەبوون لە ڕابردوودا بەردەوام دەبین خەڵکێک ڕەنگە لە شارەکانی دیکەشەوە ڕاستن سەردان والله سوپاسیانەکەم با زەحمەت نەکێشن هەردوو ئاخێرەکانیان هەر لە هەواڵ پرسینەکانیان هەموو شتێکە بۆ من زەحمەت نەکێشن لە هیچ شوێنێکەوە مەمنونیانم لە هەر شوێنێکی ئەو دنیایان هەر مسلمانێک لە هەر ڕێگا لە هەر ڕێگایەک دوعایەکی خێری کردووە لە هەر جۆرێک لە جۆرەکان هاوکار بوو داوام لە خوای تەعالا بە چاکتر و باشتر پاداشیان بدات. ماوەی زیندانەکە چەندێ؟ 4 ساڵ قوربان 4 ساڵ تەواو 4 ساڵ بە بڕیاری دادگای ئازاد لێبوردنی تایبەت بوو لێبوردنی تایبەت لێبوردنی تایبەت بوو لەکوێوە؟ والله دوای خوای تەعالا حەمد و سوپاس بۆ خوای تەعالا پاشان کاک مەسعود و خزمانە زەحمەتیان کێشا و جەنابی کاک مەسعودی سوپاسێکم کاک نێچیروان کاک مەسعود پیاوانە زەحمەتیان کێشا بڕیارێکیان دەرکرد ئازادکردن داوام لێیانە خەڵکانێک تر بەڕاستی چاویان لە دەمیەوانە خەڵکانێک تر ئازاد بکەن خەڵکانی تر جێگای هەرچیەک بن هەرچێکیان کرد بێ مادەم مەشمولی ڕەحمەتی خوان حەقەوانش لوتفێ بنوێنن بەڕاستی. مامۆستا هیچ قسەیەک کراوە لەبارەوە بگەڕێیتەوە سەر وتاردان؟ جارێکە هیچ قسەیەک لە کەس نەکراوە قوربان.